بەهۆی مەترسی هاتنی لافاوە و ماڵانەی کە دەکەونە سەر چەمی گازینۆ لێرە وەکو دەبینن بربەست دروست دەکەن بۆ ئەوەی ئاو نەڕواتە ماڵەکانیانەوە. ئەوەی بینن لە دیمەنەکان هاوڵاتیان بە شۆفۆڵ سەرقاڵی دروستکردنی بربەستن وەکو ئەوەی کە باز دەکرێت مەترسی هاتنی لافاو هەیە. ئەم ماڵانە لەسەر ڕێڕەوی چەمی گازینۆن بۆ ئەوەی تووشی زەرەر و زیان نەبن، بەم شێوەیە بربەست بۆ ماڵەکانیان دروست دەکەن بۆ ئەوەی ئاو نەچێتە کۆڵانەکانەوە.